لیستی 247 تەوتیم بانگەشە لە هەولێر فراوانتر دەکات و دەڵێت پارێزەری موچە و بودجەی خەڵک دەنێرینە بەغدا. دوای هەڕەشەکانی ئیسرائیل تورکیا لە خاکی خۆی ڕاهێنان بە سوپای سووریا دەکات. سەدر لەبارەی پشتگیریکردنیان لە لیستێک بۆ هەڵبژاردن هاتە دەنگ. لیستی 247 تەوتیم لە هەولێر هەڵمەتی بانگەشەی چڕتر و فراوانتر دەکاتەوە. خۆبەخشەکانی لیستەکە لە گەڕەک و بازار و شوێنە گشتەکانی هەولێر. ڕۆژە و بەرنامەی 4 ساڵی ئایندەی لیستەکە بە سەرۆکاتی دکتۆر ڕەعد ڕەفعە بڵاو دەکەنەوە و پێشوازیەکی باش و فراوانی لێ دەکرێت. سەرپەرشتیاری هەڵمەتەکە بە ستاندەری ڕاگەیان ئێمە سەرمان بەرزە بە نوێنەرەکەمان کە پێشتریش پارێزەری دۆسیەی موچە و بودجەی خەڵک بووە لە دادگای فیدراڵی. ئێساش هەمان ئەرک بە فراوانتر لە پەرلەمانی عێراق جێبەجێ دەکات و خەڵکیش دەزانێ ئەو دەتوانێت مافەزە و کراوەکانیان لە بەغدا بەدەست بهێنێتەوە بۆیە پشتیوانی لێ دەکەن. نوح یەڵماز جێگری وەزیری دەرەوەی تورکیا و باڵوێزی وڵاتەکەی لە دیمەشق ڕایگەیاند ئاسایشی سووریا بەشێکە لە ئاسایشی تورکیا بۆیە ڕاهێنانی سەربازی بێهێزانیەکانی سووریا بۆ پشتیوانی ئاسایشی ئەو وڵاتە ئەنجام دەدەین. ئەوە لە کاتێکدایە پێشتر تورکیا دەیویست لە سووریا چەند بنکەیەکی سەربازی و ڕاهێنانی ڕاوێژکاری بۆ سوپای سووریا بکاتەوە. بەڵام ئیسرائیل هەڕەشەی ئەوەی کرد کەوا هەر بنکەیەک یان دامەزراوەیەکی سەربازی لە سووریا بکرێتەوە دەیکاتە ئامانج. بۆیە تورکیا بەناچاری بڕیاریدا ڕاهێنان بە سوپا و هێزانیەکانی سووریا بگوازێتەوە ناو خاکی خۆی لە تورکیا. ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعە لەبارەی ئەوەی پشتگیری لیستێک بکەن بۆ هەڵبژاردنەکان ڕایگەیاند ئەمە خەیاڵ پڵاوی و درۆیەکە کە گەندەڵکار و تێکدەربڵاوی دەکەنەوە. نووسنگەی تایبەتی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و سوپاسی ئەو هۆزانەی کرد کە پشتگیریان کردووە بۆ بایکۆتکردنی هەڵبژاردنەکان و دەڵێن خوددا پاداشتیان بداتەوە. هەڵوێستێکی چاکسازیانەیە لەبارەی ئەو پەیجانەی کە بانگەشەی ئەوە دەکەن سەدر پشتگیری لە لیستێکی دیاریکراو دەکات. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە ئەمە خەیاڵپڵاوی و درۆیەکە کە گەندەڵکار و تێکدەربڵاوی دەکەنەوە.